لا درێژەی بانگەشەکان بۆ سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی کوردستان و گەیاندنی پەیامی لیستەکە بە هاوڵاتیان لە سەرجەم شار و شارۆچکەکان لە قەزای سۆران بەشێک لە کاندیدان و بەرپرسانی کۆمەڵ سەردانی ناو بازاڕ و شوێنە گشتەکان دەکەن. سەبارەت بە چۆنێتی بەڕێوەچوونی بانگەشەکان دەچینە لای پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە قەزای سۆرانەوە لەگەڵمانە بێت. ئازاد سڵاوی خوارد لێبێت، ماندوو نەبن. لە ئێستادا بانگەشەی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی لەو قەزایە چۆن بەڕێوەچێت؟ هاوڵاتیان بەدەم بانگەشەکارانەوە دێن و چ داوایەکیان لە کاندیدانی لیستی کۆمەڵی ئیسلامی هەیە؟ بەڵێ کاک مەحموود، سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە بانگەشەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سنووری مەڵبەندی هەشت سۆران گەرم و گوڕی بەرچاوی پێوەیە. کاندیدان و کادیران و ئەندامانی کۆمەڵ لەم سنوورە بە گەرم و گوڕیەوە بانگەشە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 1994 ئەکەن. سەردانی ماڵ بە ماڵ و هەروەها سەردانی شوێنە گشتیەکان و بازاڕەکان دەستیان پێکردووە. ئەمڕۆژ ئێمە لە دەڤەری باڵەکایەتین دیارە بەرپرس و کارژێڕانی مەڵبەندی هەشت سۆرانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بەڕێز ماوەستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لە لیستی کۆمەڵ دەڤەری باڵەکایەتی ئەمڕۆ بەسەرەکەنەوە بن بۆ قسەکردنی زیاتر ئەسمە لای ئەوان. سەرەتا بەڕێز ماوەستا مەڕوان گەڵاڵی وەرەگرم. ماوەستا سڵاوتان لێبێتن، کارەکانی ئێوە لە ئێستادا بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی لە ئاسێکدا و پێشوازی هاوڵاتیان چۆنە؟ بسم الله الرحمن الرحیم. سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست. دیارە ئێمە لەگەڵ برایانم لە مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە سەرەتایی دەستپێکردنی حملەی هەڵبژاردن بۆ سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بەردەوامین و گەرم و گوڕین و بەرنامەیەکماندانەوە لەگەڵ برایانی مەڵبەند بۆ بەسەرکردنەوەی هەموو شار و شارۆچکەکانی دەڤەری ئەو مەڵبەندە خۆشەویستە و لەخوا بە زیادی بێ خەڵک زۆر گەرم و گوڕە و پێشوازیەکی باشمان دەکەن. لەبەرەوەی بەڕاستی لە ڕابردوو کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی لە حکومەت و لە دام و دەستگاکانی ترکە لە هەر شوێنێکی بوون پێیان سەربەرز بووین و بەڕاستی ئەتوانم بڵێم ماندووبوونیان کەم کردوینەوە لەبەرەوەی کار و چالاکیەکانی کۆمەڵی ئیسلامی خەڵک لە بەرچاویەتی و خەڵک کاتێک کە پێشوازی لە ئەندامانی وەفدەکە دەکاشان دەکە ئەتوانم بڵێم پێویست بە قسەکردنی ئێمە ناکە. ئەوان هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیمان بەبیر دێننەوە، هەڵوێستەکانی نوێنەرانی کۆمەڵی ئیسلامیمان بەبیر دێننەوە. لەبەرە من لێرەوە سوپاسی هەموو خەڵکی دەڤەری باڵەکایەتی دەکەم، ناوچە بە ناوچە، قەزا بە قەزا، ناحیە بە ناحیە و گەڕک بە گەڕک و خوازیاریشم ئەو خەڵکە گەرم و گوڕتر بێتن لەگەڵ نوێنەرانیان لە کۆمەڵی ئیسلامی بۆی بتوانین هەڵوێست و مووقیفی جوانتر و چاکتر بنوێنین بۆی کە لە ئاستی مەطلوب دابین. خوازیاریشم کە هەموو لایەک بە گرنگجیەوە بڕوانێتە ئەو هەڵبژاردنە و دواکەوتنی هەر ئەندامێک هەر دەنگدەرێک ڕێخۆش دەکاتن بۆ تەزویر و ساختەکاری زیاتر. بەڵام دیارەیەک لەو خاڵانەی کەوا لە بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا هاتووە قەرەبووی کار ئەکەن بۆ قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانەی کەوا بەرلاپا و زیان کەوتون. دیارە ئێستامەکە لە دەڤەری باڵەکایەتین هاوڵاتیانی ئەم ناوچەیەش زیانی زۆریان بەرکەوتووە لە ڕووی لافاوە. ئێوە ئەگەر بێت و دەربستن بۆ پەرلەمانی کوردستان چ کارێکەکەن بۆ ئەوەی کار لەسەر ئەو بەرنامەیە ئەکەن بۆ ئەوەی هاوڵاتیانی ئەو ناوچانە قەرەبوو بکرێنەوە؟ ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان فەرق و جیاوازی زۆر کراوە. بۆ نمونە لەو لافاوەی کە لە چەند مانجێک پێش ئێستانە کە ڕووی لە باڵەکاتی و ڕووی لە بادینان و لەو شوێنانە کرد، حکومەتی هەرێم بە چاوێک سەیری هاوڵاتیانی خۆی نەکرد، قەرەبووی خەڵکی بادینانی کردەوە کەمە دەستخۆشیان لێ دەکەین، بەڵام بەڕاستە بووە قەرەبووی خەڵکی باڵەکاتیشیان کردباوە. ئێمە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزارەتی معنی قسەمان کردووە لیژنەیەکمان نات بۆ باڵەکاتی بۆی کە بەدواداچوونێک بکەن بۆ ئەوانەی کە زیانیان لێکەوتووە قەرەبوو بکرێنەوە و ئەگەر قەرەبووش نەکرانەوە تاوەکو ئەو خولە تەواو دەبێت و یانەوە تا خولی داهات و دەست بەکار دەبێتن. ئەگەر ئێمە چوینەوە پەرلەمان و یان ئەوانەی کە دەچنە پەرلەمان لە ئەو لیستەدا یەکێک لە ئیش و کارەکانیان ئەوەیە کە بە دوواداچوون بۆ ئەو کەیسە بکەن بۆی کە خەڵکی باڵەکاتی قەرەبوو بکرێتەوە بە حەول و قووەتی خوا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان. مامۆستا مسلیم بەرپرسی مەڵبەندی هەشت سۆران وەرەگرم. مامۆستا پەیامی ئێوە چییە بۆ هاوڵاتیانی دەڤەری باڵەکایەتی؟ بەناوی خوای بەخشەی بێهرەبان، سەتا سڵاو ڕزم هەیە بۆ هەموو
بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان سوپاس بۆ ئێوەش کە لە سەرەتای بانگەشی هەڵبژاردن لەگەڵ تیمەکان ڕێدا بوون. ئێمە ئێستا لە قەزای چۆمانین، خوازیارم کە خەڵکی باڵەکایەتی و خەڵکی سنووری مەڵبەند و بەتایبەت هەرێمی کوردستان هەموو دانیشتوان متمانە بدەن بە لیستی 1970 کۆمەڵی ئیسلامی کوردستان. دیارە ئەو بەرنامەی کە کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاندیە کە خۆی لە 79 خاڵ ئەبینێتەوە، بەرنامێکی زۆر تۆکمەیە ئەگەر بێت و هاوڵاتیان پژگیری ئەم لیستە بکەن، دڵنیام ئەو ماڵک و داخوازنی کە ئەوان دیانەوێت لەو لیستی ئێمەدا خۆی ئەبینێتەوە. بۆیە داواکارم لە هەموو دەنگدرانی هەرێمی کوردستان کە پاڵپشتی ئەم لیستە بن و ئەم لیستی سەربەخەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان شاندی مەڵبەندی هەشت سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کەەوە ئەمڕۆ دەڤەری باڵەکایەتیان بەسەرکردەوە. دیارە لە بەرنمەیاندا سەردانی بازاری قەزای سۆمان و سەردانی ماڵ بە ماڵ لەم دەڤەرە ئەنجام دەن بۆ پشتگیری لە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بەڵێ دەستان خۆش بێ، سپاس بۆ پامنێرمان ئازاد ئۆمراوی بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک.